يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە دوای شایەتمان ڕوکنی هەرە گەورەی ئیسلام بریتیە لە نوێژێک کە لە باڵغبوونی مرۆڤەوە لەگەڵ یایەتی هەتا کاتی مردن عیبادەتێکە پەروەردگار بە هیچ شێوەیەک ڕوخسەتێکی دانەناوە بۆ نەکردنی. تەواوی عیبادەتەکان و فەرزەکان کە پەروەردگاری ئەرحەمە الراحیمین لەسەر ئێمەی ئەهلی ئیمان و ئیسلامی نووسیوە، هەموو کات مراعاتی حاڵی مرۆڤەکانی تێدا کراوە. لە ڕۆژوودا زۆر بە ئاسانی خۆی پەروەردگار باسی ئەوەی کردووە کە تۆ ڕەمەزانەوە نەخۆشیەکەت کاتیە نەخۆشیێکی درێژخایەنە عوزری بە ڕۆژوو نەبوونی پێبەخشیوی. حەجە کاتێک کە تۆ لە تەواوی ژیانتدا پارەیەکی ئەو تۆ لا کۆ نەبووەتەوە بە حەڵاڵی کە حەجی ماڵی خۆی پێ بکەی، یان بارودۆخی ڕێگاکەت ئەمین نییە کە بڕۆیت و بێیتەوە، حەجی ماڵی خوا لەسەر فەرز نییە. لە زەکاتە ئەگەر تا ئینسان دەمرێ بڕی زەکاتێک لە ساڵانە پاشەکەوتی نەبێ و لای کۆ نەبێتەوە کە دەچێتە دیوانی خوای گەورە، خوا عیقابت نادا لەسەری بۆ تۆ زەکاتت نەبووە. بەڵام یەک عیبادەتمان هەیە کە نوێژە بە هیچ شێوەیەک خوای پەروەردگار ئیلا بۆ خوشکان و دایکانمان نەبێت کە حاڵەتە تایبەتەکەی خۆیان هەیە و لەو وەختەیان نوێژ ناکەن و خوا بە گەورەی خۆی قەزاشی لەسەردانەناون، ئەوەندە نەبێ بۆ هیچ بە شەرێک نییە لەسەر زەویدا بڵێ نوێژ ناکەم. تەنانەت زۆر جار دەبینم نەخۆشانێکمان هەن بەڕێزان کە لەسەر جێگان خوا ڕەحمیان پێ بکات جوڵەیان نەماوە، پاک و خاوێنی خۆیان پێ ناپارێزرێ، سۆندەی میز بە لەشیانەوەیە، دایبیان پێ هەڵدەگیرێ و لەلایەن کەس و کاریانەوە خوا پاداشیان داتەوە پاک دەکرێنەوە. دەڵێن ئەمانە چۆن نوێش بکەن؟ ئەمانە نە تارەتیان پێدەگیرێ نە دەست نوێژیان پێدەگیرێ، بەس ئەوەیە سەریان ئیش دەکا و هۆشیان ماوە، ئەزانن شەوەیان ڕۆژە، ئەزانن نیوەڕۆیان عەسر و ئێوارەیە، کات لێک جا دەکەنەوە، عەقڵیان کار دەکا. ئەمانش بەڕێزان ئاگادار بن لە ماڵەوە عوزری نەکردنی نوێژیان نییە. ئەبێ وەختی نوێژەکان ئینسان هەر پاک و خاوێنی خۆی دەپارێزێ، خێزانی بێدەستنوێژی لێ ناشێ لەو حاڵەتانەدا، کوڕی بێ و کچی بێ و هەر کەسێکی بێگانە بێ، کەسێکی بۆ بەکرێ گیرا بێت، دەموچاوی بۆ پشوات، قەدەستی بۆ پشوات تا ئانیشکی، قاچەکانی بۆ پشوانی نیوەڕۆ، یەکسەر ئەم لەسەر پشت کەوتووە، ڕووی لە قیبلە نییە، بە هەر حاڵێک دەیکا بڵێ خوای گیان وا من ڕوون کردەتەوە، ئەوە نێت بە 4 کات نوێژی نیوەڕۆ دەکەم. ئەڵڵاهو ئەکبەر. ئیتر بە حاڵ ئاوا سەرنەویکە زیاتر بۆ سوزدە، سەلام داتەوە تەحیات خوێنێ هەر بە ڕاکشانەوە، حتا تەنانەت توانای ئەوەی نەبوو یەک تۆزمل ئاوا لێ بکە، هەموو لەشی لە جوڵەکەوت بوو، خۆ چاوی ئیش دەکا، بژۆڵەکانی ئیش دەکا، ئەوەشی نەدەکرا، ئەوەندە لە جوڵەکەوت و بەس عەقڵی کاری دەکرد، لەناو دڵی خۆیدا بڵێ خوا ڕکوعم برد، ئاوا سوزدەم برد، خوا ئەو نوێژە هەر وەردەگرێت. لەو کاتەدا با میز و پیسای بەژێریا بڕوە. مهم وایە لەم وەختەیە ئەو ئینسانە سوزدەی بۆ ئەڵڵا بردووە. ئەوەندە خوادەکانی مەغریبیان پێ هەڵگە دەستنوێژ عیشاشی پێ بکە، دەستنوێژەکەی بە زەحمەت پێ هەڵدەگیرە، هەر ئەبێ نوێژەکەی بکە. لەم وەختەیە بڵێ خوای گیان من ئەمەنە دەسەڵاتمە، نوێژ فەرزەوە ڕوون کردێتەوە، ئەڵڵاهو ئەکبەر 3 ڕکات نوێژی مەغریب دەکەم. نابێ بڵێ نایکەی، بە نەخۆشەکانتان مەڵێ نوێژت لەسەر نەماوە، جا چۆنی بکە کاکە خۆپاک و پیسی پێ ناپارێزرێ. ئەو عەرزم کردن نوێژ ئەو عیبادەتەیە حتا دەتخەنە قەبرەکەەوە، ئاخر جار ڕوحت دەرەچێ بۆ 1 لەحزە لە کۆڵ نابێتەوە، خوا عوزرێکی نەبەخشیوە. بەڵام ئەم فەرزە گەورەکە خوا ئاوا لەسەرمان فەرزی کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نەخۆشی کۆتایی ژیانیدا آخر وەسیەتی ئەوە بوو ئەسسەلات، ئاگاتان لە نوێژتان بێ، ئاگاتان لە نوێژتان بێ، باسی هیچ عیبادەتێکی نەکرد، فەرمووی بەس نوێژ
جا ئەم نوێژە زۆر خێر و بەرەکەتی هەیە. ئێمە زنجیرە باسەکەمان لەگەڵ جەنابتاندا ئەم تەواوی ئەم ڕەمەزانە زنجیرە باسی ئاسانتر بوو. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. هەر کەلیمەکان عەرەبیشن بەڵام خەریکە بە کوردی قسە دەکەن. خەڵکینە خوای گەورە هەمیشە ئاسانی بۆ ئێوە دەوێت. قەت خواشتی قرسی لەم ئیسلامەتیەدا بۆ ئێوە نەویستووە، شر لە خۆتان قورس مەکەن. جا ئەم نوێژە پڕبەرەکەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح بوخاریدا ژمارەی فەرموودە 528 و لە صحیح مسلمیشا هاتووە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نمونەی بۆ هێناینەوە، دڵمان خۆش دەکا، مژدەمان پێدەدا، دەفەرمێ ئەڕەئەیتم لو أن نهرا بباب أحدكم يغتسل منه كل يوم 5 مرات هل يبقى من درنه شيء؟ قالوا لا يبقى من درنه شيء. قال فذلك مثل الصلوات الخمس يمحو الله بهن الخطايا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین مامۆستا بوو بۆ ئەوەی خەڵکی باش لە شتەکان تێبگەن و لە بیریان نەچێتەوە هەمیشە نمونەی بۆ دێنانەوە. وتاربێژی سەرکەوتو ئەو کەسەیە بەردەوام بەسەرهات بۆ خەڵکەکە دێنێتەوە. بابەتێک دیاری دەکا بەڕێزت فکرت جای واسە من نیو سعات قسە دەکەم، زیاتر قسە دەکەم، خەیاڵت دەڕوا، قسەکانت هەمووی لەبیر نامێنێ، بەڵام ئەگەر بابەتێکت بۆ باسکەم بە بەسەرهاتەوە بە نمونەوە تۆ بەردەوام دەرچێەوە ماڵێ 1 ساڵی کەش لێت بپرسن لە بیرت ماوە. مێشکی مرۆڤ نمونە وەردەگرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ زۆربەی شت نمونەی لێنایەوە، چیرۆکی دەگێڕایەوە، بەسەرهاتی باز دەکرد بۆ ئەوەی خەڵکەکە لە بیریان بمێنێ. ئەو جارەیان فەرمووی خەڵکی نەپرسیارێکتان لێ دەکەم. دایمە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکانێکی زۆری تێدا بووە وەکو بەڕێستان. ئێوە خوا خۆشی دەون کە ئەهلی مزگەوتن، ئەوە شەو ڕەمەزان و ماڵی خۆتان بەجێ هێشتۆ ڕووتان کردوتە ماڵەکانی خوا. دڵنیا بن بەویستی خوا ئێوە لەگەڵ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەشر دەکرێن، چونکە سەحابەش بە هەمان شێوە ئیسراحەتی خۆیان، کاتی خۆیان، ماڵ و منداڵی خۆیان بە ماندوێتی ڕۆژگار بەسەر دەبێت شەوگار دەهاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی چەند کەلیمەیەک لە دینەکەیان فێر بن. ئێوە پلەتان زۆر بەرزە لای خوای پەروەردگار. ئێوە کەسانی کە ئێستا بەدیات تەلەڤیزۆنێکەوە بیسەری ئەم وتارن، ئێوە کەسانی کە ئێستا لە ڕادیۆیەکای، لە تەکسیەکای، لە شوێنەکەی و لەبەر خوا واصل لە بابەتە دنیایەکان هێناوە چەند کەلیمەیەکی خێر لە دینەکەت فێر دەبی، دڵت خۆش بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەڵکینە ئامادەبوانی کۆڕ نمونەیەکتان پێ بڵێم و پرسیارێکتان لێ بکەم. وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەگەر کەسێک لە بەردەمی ماڵەکەیدا ئاوێکی ڕووبار بێتە خوارەوە، ڕووبارێک ئاوێکی پاک و بێگرد و پاک و خاوێن جاری بەردەوام بڕوە، جۆگە لە ئاو نەهرێک، زۆر بە جوانی ئاوێکی گەورە وەکو زەی تەقتەق و دووکان و ئەوانە کە بینی وتانە گەلی عەلی بەگ ئاوێکی ئاوا زۆر و پاک و خاوێن بێتە دەوێت بە بەردەمی ماڵەکەی تۆدا بڕوە. ڕۆژانە 5 جار بچی لەو ئاوەدا خۆت بشۆی، هیچ چڵک و بۆگنێکی عەرەقی ناخۆشت پێوە دەمێنێ دەڕەنێک؟ وتیان نەوەڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژی 5 جار لە ئاوێک حەوزە ئاوێکی بچکۆلە نەبێ، ئاوێکی جاری و پاک و خاوێن ڕۆژی 5 جار بچی خۆتی لێ بخشۆی، چۆن بۆن عەرەقی هاوینت پێوە دەبێ، چۆن چڵکت پێوە دەبێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە بۆیە ئەو نمونەم بۆ باسکردن. ئەم 5 نوێژەی کە خوا لەسەر ئێوەی فەرز کردووە وەکو ئەو خۆشتنەیە ڕۆژی 5 جار لەناو ئەو ڕووبارەدا، ڕۆژی 5 جار خوا ئێوە لە گوناهەکانتان پا دەکاتەوە. لە حەدیثی مسلمە فەرمووی ما لەم تؤتە کەبیرەتەن، بە شەرتی ئینسان ئاگای لە خۆی بێ گوناهی کەبیرە نەکا، قەتڵ نەکا، غەش نەکا، درۆ نەکا، بوختان نەکا، ماڵی خەڵک بە ناحەق نەخوا، ئەینە هەمومان ئەم سەعات و سەعات تووشی هەڵە دەبین. فەرمووی ڕۆژی 5 جار خوا لە گوناهەکان پاکتان دەکاتەوە. بۆیە نوێژ زۆر گەورەیە. نەڵێ ئەم نوێژە بۆ ئاخوا فەرزی کردو، بۆ قازانجی خۆمانە، ئاسانیەکەی بۆ خۆمانە. ڕۆژی 5 جار خوا غەسلت دەکا لە گوناه، پاک دەبیتەوە. ئەم کوردەی ئێمە میلەتی کوردی موسڵمان سوپاس بە خوای پەروەردگار، عەشقی دین و ئیسلام وشەیەکی هەیە بۆ ئەو پارچە قوماشەی کە نوێژی لەسەر دەکرێت. پێی دەڵێن چی؟ بەرماڵ. بەرماڵ لە چیەوە هاتووە؟
وشەکە بەر لە ماڵە بۆتە بەرماڵ زۆر وشەی کورتی دەکەنەوە وشەی بەرماڵ لە بەر لە ماڵەوە هاتووە یعنی کوردی ئەمە فەرمویانە ماڵ پێویستی بە کەلوپەل هەیە هەموو شتێک لە ماڵا دەوێت لە دەرزیەکەوە محتاجی پێی هەتا لێفە و دۆشەکێک ماڵ هەمووی دەوێت یعنی هەریواتە لەسەر بچووکترین شت لە ماڵە پەکت کەوتەوە ناکرێ هەموو دەمە ڕاکەی و ماڵە دراوسیان فەرمویانە ئەگەر ئەم ماڵە هەموو پێداویستێکی بچووک و گەورەی دەوێت کە دوو سەرخێزانبی تا گەورەتر پێش هەموو شتێک بیر لە یەک شت بکەوە بەر لە دروستکردنی ماڵەکەت و پێکەوەنانی کەلوپەلەکەت بەر ماڵەکەت بەر لە ماڵ بەرماڵت هەبێ بۆ نوێژ یعنی نوێژ لە هەموو شتێک گەورەترە هەر ماڵێک بەرماڵ و نوێژی تێدا نەبێ وێرانە کەلوپەل چییە بۆیە بەرماڵی کوردەواری یعنی بەر لە ماڵ دەبێ ئاگال لە ماڵەکەت بێ ماڵێک بەرماڵی تێدا نەبێ بەخوا ماڵ نییە کەلاوەیەکە با کۆشک و ڤێلاژ بێ هەموو سەر کانی و ئاوێکی کوردەواری سوپاس بۆ ئەڵڵا ئێمە نەوەکانی داهاتوومان درێژە بەم ڕێبازە دەدرێ سوپاس بۆخوا هەموو کانی و ئاوێکی کوردەواری بەردەنوێژێکی لەسەرە کابراگە مزگەوتی بۆ دروست نەکرابێت لانی کەم بەردێکی هێناوە جوان دروستی کردووە ئێستاش سوپاس بۆخوا خێرەوەمەندەکانمان سەیکەی لە چێشخانەکانی سەرڕێگادا لە شوێنەکاندا مەزرعەیەکی بچووکێ مزگەوتێکی بچکۆلەی لێ کردووە گەزەی 4 کەسیش بێتەوە ئەوە نیشانی ئیمانی ئەم کوردەواری و بڕوابوونیەتی بە نوێژ خەڵکانێکی خواپەرستمان هەبوو نوێژ لەلایەن زۆر گەورە بووە خەڵکێکی بێدینمان هەبووە و توێتی وەڵی نوێژ پارەی تێ بچوایە خەڵک نەیدەکرد وەڵا پارەشی تێچۆ خەڵک کردوشێتی یەک نمونەی واقعیتان لە کوردستانە دەدەمێ کابرایەکی گەرمیانی بە ناوی مام حەمە ئەمین ئەحمەد هەبووە نزیکی 80 ساڵ لەمەوە بەر لەو گەرمیانە ژیاوە وەختی نوێژ بووە و لە دەستشتا بووە خەریکی ئیشی ئاژەڵداری ئەوانە بووە ئەو ئەوەی پێی بۆ خواردوویەتەوە پێی نەماوە شوانێکیکەی بەرامبەری و هاوڕێ و نزیکی کە ئەویش مێگە لە مەڕی پێ بووە وەختی نوێژ بووە مام ئەحمەد ئیمانێکی پتەوی بەخوا هەبووە بەڵام بەخۆی تێکەڵ نەبوونی لەگەڵ مزگەوت و مامۆستای چاک و ئەوانە هەر زانیوێتی خوا بە حەقە و نوێژ فەرزە و زەکات هەیە و ڕۆژ و فەرزە ئێتر عمومی دین حاڵی نەبووە چونکە هەر بەدەشت و چێەوە بووە نەیتوانێت زۆر لە مامۆستانی ئاینی نزیک بێتەوە وردەکاری دینەکە وەرگێ حتا مردووە تەیەمومی نەبیستوە تەیەموم لە جیاتی ئاو هەیە زانیوێتی پێش ئەوەی نوێژ بکەی بێت دەست نوێژ بگری هەروە فێر بۆ لە مناڵیەوە ئاوی پێ نەماوە وەختی نوێژی عەسرە و ئێتر چی بکە مشەوەش دەبێت ڕادەکا بۆ ملاکانی ئاوێک دیار نییە ڕادەکا بۆ وڵاسەیە دەکا حتا چاو بڕکە هیچ شوێنێک دیار نیە و ئاوی لێ نییە و ئەم زۆر دوورکەوتێتەوە لە ئاوەدانی بە دوی مەڕماڵاتەکەیە بە شوانەکەی ڕەفیقی بەرامبەری کەویش لە لای مێگەلێک شوان دەبێت ئەڵە کاکە ئاو لایە ئەڵە کوندێک ئاوم لای لەسەر گوێ درێژەکەیە لە دەی ماڵت داوا بێ بەخوا بەشی خواردنەوەی خۆت و تا دەچیەوە ماڵە شۆت دەکا من هەمووی تەقریبەن 4-5 مست ئاوم دەوێت دەبەیەکی بچکۆلە ئاوم دەوێت بۆ دەستنوێژی ئەم عەسرە با نوێژەکەم نەفەوتێ هەر چۆنێ بێ بۆ ئێوارە خۆم دەگەێنمە ئاوێت بۆ نوێژی مەغریبە ئەویش دەڵێ چی ئەڵە وەڵا هەندێک ئاوم دەیتی خوا خێر نووسێ بۆ دەژێت وەڵا نایدەم کاکە پێم بفرۆشە ئەڵە بەچی پێت بفرۆشم ئەڵێ یەک مەڕوەرە هەڵبژێرن لەو مێگەلەدا بەس بەشی یەک دەستنوێژ ئاوم دەیە یەک مەڕێکت دەدەمێ بەس بەشی دەستنوێژەکە توخوا با نوێژەکەم نەفەوتێ وەڵا لەسەرەوە ڕێک دەکەون یەک مەڕی چاک بۆ خۆی هەڵدەبژێرە لە مێگەلە مەڕەکەی ماڵی خۆی دەیدا بە کابرای شوانی تر تەنها لە پێناوی دەستنوێژێکە وە یەک نوێژی نەفەوتێ ئەم پیاوە 130 ساڵ تەمەنی بووە یەک نوێژی لە ژیانیان نەفەوتەوە 130 ساڵ ئێمە کوردەواری خەڵکی ئاوامان هەبووە ئامادە بۆ هەموو ماڵەکەی بدا بەس تەنها بۆ یەک ئاوی دەستنوێژ بۆ ئەوەی نوێژەکەی نەفەوتێ ئێمە لە چ بەختەوەریەکەین بەڕێزان هەموو ماڵێکمان ئاوی سارد و گەرم زۆر بەمان مزگەوتەکانمان ئاوی پاک و خاوێن شوێن حەوز و دەستنوێژی پخۆت حەیفنی ئینسان نوێژ نەکا ئێو گەنجێکی ئێستاکانە نوێژ ناکەی هەر ئەو بەسەرهاتە ئەو پیاوە بەو ماندووبوونە لەو دەشت و گەرمیان و بیابانەدا لەو گەرمە سێرەدا چەند دڵی لای نوێژەکەی بووە یەک تاکە مەڕێک سەروەتێک بۆ ئەو بە ئاوی دەستنوێژێک گۆڕیوێتەوە بۆ یەک تاکە نوێژی نەفەوتێ ئەی تۆ چۆن دەبێ بڵێ من کوردم و نەوەی ئاو پیاوانەم و خوش تەمەنی چەند درێژ کردووە 130 ساڵ بە لەش ساغی هەر ئەو دەستنوێژ و نوێژە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی
لە گوناه پاکت دەکاتەوە، بەخوا جەستەشت ساغ دەکات. باشترین ڕاضەیەک بۆ جەستەی مرۆڤ نوێژە. ئەزانی ئەو کاتی سەر لە سوزدەدایە لە هەموو وەختێک زیاتر پێویستە بمێنیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندە لە سوزدەدا دەمایەوە سوزدەی کە ئیمام نەبووە، چونکە ئیمام زیاتر هەر ئیمامێکتان بینی کە زۆر نوێژی درێژە لە دین باش حاڵی نەبووە. ئیمامی نوێژ نابێت لە 3 جار زیاتر لە سوزدایە بڵێ سبحان ربی الأعلى وبحمده، نابێت لە 3 جار زیاتر وا بڵێ. جارێک لە شوێنێکە نوێژم دەکرد، مامۆستایەکی بەڕێزی لێ بڕۆی مامۆستای مامۆستاکانی من بێت، مامۆستا زۆر واریع و خواناز بووە، ئێستاش لە ژیان داماوە. باوەڕتان بێت ئەوەندە لە سوزدای ماوەیە کابرایەکم لە تەنیشتە و 3-4 جار ئاوازسەری بڵند دەکرد دەیڕوانی و زان داخل خەڵک هەڵ نەستاوەتەوە. 2-3 جار فەقیرە ملی قوت دەکردەوە دەیڕوانی گونەوە گوێم لێ نەبوو. مامۆستا هێشتا لەوانێت 10 جاری بکرێت سبحان ربی الأعلى. فەقیرە هەموو جار سەری بەرز دەکردەوە دەیڕوانی و بەخوا دیسان سەری سوزدە ئەهمیەکی وا دەکرد، یعنی هێشتا تەواو نەبووە. ئیمام ئەگەر لە نوێژا بوو نابێت لە 3 جار زیاتر سبحان ربی الأعلى بکە لەبەر خاتری خەڵکەکە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگە بۆ خۆی بەتەنیا دەبوو عایشە دەستی لێداوە، ئەو پێغەمبەری خوا نەمرد بێ لە ناو سوزدەکەیە، چونکە لەو کاتەدا جەستە خوێن لە هەموویەوە لە دڵەوە بەرەو سەر دەڕوا، ئەم سەرت پڕ دەبێت لە خوێن، تەواوی چاوت شەحن دەبێتەوە. لە سوزدایە نەچی چاوت بنووقێنی، قەت لە نوێژە چاو منووقێنە، ئاوامەگە ئینسان مەگە بڵێ ئاگەم لە نوێژەکەن، لە سوزدایە چاوت بکەوە، بەردەوام لە سوزدایە چاوت بکەوە، تەواوی گلێنەکانی چاوت خوێنیان بۆ دەچێت، چاوت شەحن دەبێتەوە، گوێت شەحن دەبێتەوە، هەموو قڕگت پڕ دەبێت لە خوێن، دەنگت دەکرێتەوە. باشترین کاتێک کە ئینسان ئەگە خەڵک لە وڵاتان ئەمانە بە ڕیاضە دەکات، خوا دەفەرمێتەوە لە من نزیک دەبێەوە لە سوزدەیە، هەموو ئەندامەکانیشتی پێساق دەبێتەوە. وێ نوێژ قازانجەکەی بۆ خۆمانە. جا ئەو نوێژە عەرزمان کردن ئاسانکاری تێدایە. خوای گەورە دینێکی ئاسانی بۆ ئێمە ناردووە، لە زنجیرە باسی ئاسان داین، ئاسانتردا، ئاسانتر لە ئاسان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نوێژ ئاسانە، قورسی مەکەن. إذا أقيمت الصلاة فلا تأتوها وأنتم تسعون وأتوها وأنتم تمشون وعليكم السكينة فما أدركتم فصلوا وما فاتكم فأتموا. إمام البخاري بجمالي فالمدين وسطه هشت أم حديثي لصحيح روايات كدوه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر هاتوو تۆ هاتیە مزگەوتەوە لەسەر حەوز و ئاوەکەی دەستنوێژ دەگری، یان بە ڕێگاوی لە ماڵەوە دەستنوێژت گرتۆ هاتوویتەوە مزگەوت، قامەت کراوە مامۆستای بەڕێزمان نوێژەکەی بۆ دابەستین، ڕامەکە بە هەڵەداوان ڕاکێ باوکو فریاکەوم، ئای وا هەیە لە دینی خوا حاڵی نەبووە، زۆر جا مزگەوت ڕێزم هەیە بۆ ئەو کەسانەی کە بەتەمەنن، بە حسابکارە لە دوورەوە هەموو خۆم ئیمامەتیم کردووە، ساڵانێک ئیمامی مزگەوت بووم، کابرا لە دوورەوە بۆی ئیمام تێ بگا، دەنگە دەنگێک دەکا، قۆخە قۆخێک دەکا، هات و هاوارێک دەکا، إن الله مع الصابرين، بۆ ئیمام گوێی لێ بێ، ئیمام سەبر بگرەوە من هاتم فەلە نەکەی، ئەوە لە دینانیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەو إن الله مع الصابرين وانە هەموو بیداعە، هیچ پێویست ناکە. ئەوە پێغەمبەر صلی الله علیه و بوخاری داوا دەفەرمێ ئەگەر هاتی نوێژ دابەسترا بوو، قامەت کراوە ئیمام نوێژی دابەست، تۆ دووری حتا دەی لەوە چ ئیمامی وایە بە پەلەی بگاتە ڕکوع، فەرمووی بە هێواشی بڕۆ، فەرمووی پەلە مەکە، گورگە لۆقە مەکە و ڕاکەڕاک و هەنگ بە خۆت مەخە، بە مەشی وارۆ، بە هێواشی، بە جوانی. خوای وام بینیوە ئەژنۆی لە شتێک داوە فەقیرە مە بە حساب لە پێناوی نوێژە، لە قاچ و محازەرەی قاچی لە محازەرە داوە، ئەوە لە دین حاڵی نەبووە، بە هێواشی وەرە فخود. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە کوێ فریای ئیمام کەوتی خێرا اقتیدای پێ بکە. ئیمام لە سوزدای بوو، ئیوا ڕادەوەستێ، بینیومە ڕادەوەستێ هەتا ئیمام ڕاست دەبێتەوە. هاتی نوێژت دابەست، ئیمام لە سوزدا بوو، تۆ یەکسە بڕۆ بە سوزدا، لە تەحیات بوو بڕۆ بە تەحیات، لە ڕکوع بوو بڕۆ بە ڕکوع. ئەگەر لە ڕکوع فریاکەوتی پێش ئیمام سەلام بڵێ سەمیع الله لمن حەمیدە، ڕکاتەکەت بۆ حسابە. ئەگەر لەوەدا فریانەکەوتی ئەو ڕکاتت بۆ حساب نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لەکوێ فریاکەوتی ئەو مبارەکە، چی فریانەکەوتی کە ئیمام سەلامی دایەوە، هەستە نوێژەکەی خۆت تەواوکە، ئیتر بۆ خۆت سەغڵەت دەکەی، بۆ مزگەوت دەشێوێنی. فإن أحدكم إذا كان يعمد إلى الصلاة فهو في صلاة. لا صحيح مسلم هاتوا ما دام تو برو نوێژ دەی، هەر لە نوێژ دای خۆ تەخیر مەکە، بەقەدەر توانە هەوڵ بدە لە وەختی خۆیان بگەیە مزگەوت، بەڵام پێ ڕانەگەیشتی مادام تۆ بە نیەتی مزگەوت لە ماڵەوە هاتوو، وەڵڵا هەموو هەنگاوێکت لە ماڵەوە بۆ مزگەوت بەخێر بۆ دەنووسرێ، هەر لە ماڵەوە تۆ لە نوێژ دای حتا دەگەیە سەفی نوێژەکە. ئاگادار بە دین لە خۆت قورس مەکە. خەڵکانێک هەیە لە ناو نوێژدا دەنگ بەرز دەکاتەوە،
یوە فاتحە دەخوێنێ مزگەوتی مەشکور بۆی باشە من زۆر سەرنجم داوە یوە لەو سەر فاتحە دەخوێنێت تۆ لەو سەر گوێ لێیە خەڵک وەڵام من جار هەبووە ینی بڕاوەستاوم تمە باو لێ بێتەوە بەخوا پێم ناخوێندرێەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانەشی ئاگادار کردوێتەوە صحيح سنن أبي داود جماري فرموده 1203 فلا يؤذين بعضكم بعضا ولا يرفع بعضكم على بعض في القراءة خلقنا لكاتي نيجا لمزقوتا يكتر آزار مدن بوا يكتر آزار ددن لكاتي خواندني فاتحة وقرآن وقل هو الله دعا نيجا دنگ برز مكان وبصر يكترا قد أوند دنگ برز مكان أو يتنيشت جوي ليد بي حد خود جل خود بي لنا ودلي خوتا برز مكافية هر کەسێکتان بینی بەخوا ناڵم عەرزم کردوون نوێژکەرم بینیوە لەم سەر فاتحای خوێندەوە تۆ لەو سەر گوێ لێیەتی یوا دوعا دەکا وەڵام ئەگە بەس تۆ ئامین بۆ دوعاکانی ئەوی بکەی ئەوەندە بە خۆت دەیان کە تۆ بە خۆت هیچ پێ ناکوترێت ئەوە لە دین حاڵی نەبووە باش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی براکەت ئازار مەدە لە بەشی خوشکان نوێژ دەکەی خوشکەکەت ئازار مەدە بەوەی ئەوەندە لە قورئان خوێنە دەنگ بەدەستکەیتەوە فەقیر ئەوەندە گوێی لە خۆی نەبێ یان لێی تێکچێ یان لە تەحیاتە یوا دەگەڕێتەوە دووە فەقیر ئەوەندە بەدەنگی بەرز دەیخوێنێت تکایە نوێژ خوێنان دین ئاسانە قورسی مەکەن یەکێک لەو ئاسانکاریانەی کە خوای پەروەردگار بۆ ئەم فەرزەی کە عەرزم کردن نوێژ لە هەموو ساتێکا لەگەڵتایە لە ماڵێبی لەگەڵتە لە سەفەری شادەبێ بیکەی بەڵام تۆ موسافیرێکی درێژبی بۆ هەیە ڕۆژۆکەت بشکێنی مادام لە سەفەرەکەدا دەکەوێت مشەقەت و ناڕەحەتیەوە ئەگە بۆ دەگیرە بە ئاسانی مبارەکە ئەگەر زانین ناڕەحەت دەبی خوا عزری بۆ داناوی فمن كان منكم مريضا أو على سفر نص قرآنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکە کەسێکی بینی خەڵک سێبەریان بەسەرا کردبوو باوەشێنیان دەکرد و ئاویان لێ دەپڕژاند فەرمووی ئەوە چییەوە چ ڕووی داوە وتیان وەڵا قوربانەوە بە ڕۆژووە سەفەری بوون وەڵا بە ڕۆژووە ڕۆژۆکەی نشکاندەوە بوراوەتەوە فەرمووی بەخوا کارێکی باشی نەکردووە ئێوەشی ناڕەحەت و خۆشی بەهیدا کرد با بە تۆ سەفەری خوا فەرموویەتی کە حاڵت وایە بە ڕۆژوو مەبە لە دوای لە قەزای بکەوە ساڵێکی دوور و درێژ یان زەمانێکی تر لەبەردەستایە بەڵام لە نوێژ ئاوان نییە لە نوێژە لە سەفەری شاواز بە نوێژەکەت هەر بکەیت ئاوت دەست نەکەوت و لە بیابانەی تێموم کە شێک بەس تێموم بۆکردن دەست بە عەرزەکە دەکێشی بە دیوارەکە و کورە بە فەرشەکە شەر نێتە بوو تۆز بەرز بێتەوە ئاوا دەستێک لە سەواوی عەرزەکەدا بە دیواری ماڵەکەدا ودم وشاوت وهرد دست ومسح سر وقاد شيء يبرون يجاكت كل زياتي آوا كان آسانة عذر ده بلي عام دزنا كود بلي خوم بنا شورا غسل جنابة من خوم بدل نقرأ نا حمو خوافر من أوان ده دستك بس سطحي زويدا ديوارك داب دو دم وشاو هرد دست خوش نو دزنا يجا برون يجاكت حتى أو دزنا كده لق جم لناو سعر ده دري بسليماني ده شيء بوا موصل ده شيء بوا بغاء شيء بوا دري ولاد بفروكا والله جا من وقتی نوێژ چی بکەم خۆ سارەکە لە بەخاتی من ڕای ناگرێت خۆتارەکە نانیشێتەوە من نوێژ بکە کاکە قەسر و جەمع بکە ئەوە بابەتەکەمانە قەسر و جەمعی نوێژ بکە یعنی کورتکردنەوە و کۆکردنەوە کورتکردنەوە یعنی چوار کات بکە بە دوو کۆکردنەوە دوو کات بکە بە یەک ئەم کورتکردنەوە و کۆکردنەوەیە ئینسانی دیندار دەبێ بڵێ یا ڕەبی خوایە مەمنونی تۆم نەڵێ وەڵڵەحی دڵم بڕوانات هەدایان جار بە خەڵکم باس کردووە ئەو مام حاجی بۆ قەسر و جەمع ناکەوە ئەی مامۆستا چەند دەکەم دڵم بڕوان نادا کاکە دڵی تۆ بۆ خۆت بڕوان نادا بەڵام بۆ لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دین وەر ناگری صحیح مسلم ژمارەی فەرموودە 1571 پێغەمبەری خوا فەرمووی صدقة تصدق الله بها عليكم فأقبلوا صدقته کاتی خۆی پرسیار لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کراوە ئەی پێغەمبەری خوا بەخوا دڵم وا پێ خۆشە هەر نوێژەی لە وەختی خۆیدا بکەم پێغەمبەر فەرمووی خوا وای پێ خۆش نییە خوا سەدەقەی لەگەڵ ئێوە کردووە خوا دیاری پێبەخشیون دەبڵێ خوایە مەمنونتم وەرم گرت بۆ لوت بەرزی دەکەی بە تاقەتی خۆت مەنازە ئەمڕۆ تاقەتت هەیبانی نادمێنێ سەدەقەی خوایە بڵێ خوا سوپاس بۆ تۆ مەمنونی ئەو دیاریە جوانەتم کە دینەکەت بۆ ئاسان کردو ئێمە هەموو جارێ دەڵێن بەرنامەی ئاسانتر دینێکمان هەیە ئاسانە بەڵام موسڵمانێک حەزی بە قورسکاریە وازانێ ئەوە دینە بەخوا کەم موسڵمانت بینی حەزی بە ئاسانکاری بوو ئاوە لە دینی خوا حاڵی بووە جا ئەگە مەلای مزگەوت حەزی بە دینێکی ئاسان بوو ئەوە خۆی دەی تێگەیشتەوە خەڵکیش سوودمەند دەبن ئەگە خەڵکت بینی دینی خوای لە خەڵک قورس دەکرێەوە بۆ خۆی دێ حاڵی نەبووە جارێ با بڕوا دەرس بخوێنێ ئەو خەڵکەش فەقیرە بە داماوی خوا ژوای نەفەرمووە قەسر و جەمعی نوێژ دیاری خوایە وەریگرن جا زانایانی پێشینی ئیسلام سەلەفی ساڵحی ئەم ئومەتە مەزهەبە بەڕێزەکان ڕەحمەتی خوا لە هەموویان بێ لە تێگەیشتن لە دینی ئیسلامدا ڕای جیاوازیان هەبووە ڕای هەمووشیان قبوڵە
کەی قەسری نوێژ دەکرێت کەی چوار ڕکات دەکرێت بە دوو ڕکات ئیمامی مالک مامۆستا ئیمامی شافعی ئیمام شافعی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل سێ مەسەب مالکی شافعی حەنبەلی دەفەرمون هەر وەختێک لە ماڵی خۆتا لە سنووری شارەوانێکی خۆت چوویتە دەرەوە 88 کیلۆمەتر و 704 مەتر چونکە لە شەرعا کاتی خۆی وتویانە 16 فەرسەخ یان 48 میل ئەمڕۆ تۆ لە فەرسەخ و میل ناگەی من بۆ دەکەم بە کیلۆمەتر 88 کیلۆمەتر و 704 مەتر لە ماڵی خۆت ڕۆیشتی گەیشتی سەفەرەکەت ئەوەندە درێژ بوو بە تەمای ئەو شوێنە بووی وەنە تۆ لە سلێمانی دەهاتی بۆ کۆیە دەهاتی بۆ هەولێر هەر لە ماڵەوە دەزانی لە 88 تێپەڕیشت کردووە یەکسەر نوێژی چوار ڕکاتی دەکەی بە چەند ڕکات دوو ڕکات دوو ڕکاتەکە لەگەڵ دوو ڕکاتی عەزی شەب سەلام دەدەی و بەیەکەوە دەکەی مەغریب هەر سیانە و دوو ڕکاتی عیشاشی لەگەڵ دەکەی حەنەفیەکان فەرمویانە بە کات نای بە کیلۆمەتر نایپێوین بە ڕۆژەڕێ سێ ڕۆژەڕێ بە وڵاخ و بار لە بەیانی تا نیوەڕۆ لە کورتترین ڕۆژی ساڵدا ئەوەش حیسابکە هەر 88 کیلۆمەترەکە دەکاتەوە ظاهریەکان ئیمامی ئیبن حەزمی ظاهری کە فتوای زۆر جوانی هەیە فەرموویەتی هەر لە ماڵێ هاتیە دەرێ نێتی سەفەرت هەبوو خۆت بە موسافر زانی ئەم ڕێیە زۆر بەهێزە ئەم ڕێیە زۆر بەهێزە لەگەڵ حرمەتمان بۆ ڕێی ئیمام شافعی خۆمان و ئەوانی تریش سەفەریش عورف و عادەت دەیزانێ ئەگەر لە ماڵەوە چوویتە دەرەوە سەیری دوور و درێ ئەو دەفەرمێ سەیری دوور و درێژی سەفەرەکەت مەکە و 3 کیلۆمەتر مەکە سەیری نێتی دڵی خۆت کە نیشانەی سەفەربوونت پێوە دیارە نیشانەی سەفەربوون چییە بەڕێزم تۆ ئەگەر دەچی جاری وا هەیە ئەها لە گەڕێکێک دەچی بۆ گەڕێکێکی ناو شارەکەی خۆت بە نەعلی شەوە بچی بچێ شەن نێوانە تەسکەرت پێ نییە پاسپۆرتت پێ نییە پارەیەکی زۆرت پێ نییە بەڵام بۆ سەفەر وانە کەستان دیوە بۆ سەفەر لە سلێمانیەوە بێ بۆ هەولێر بە نەعلەوە بێ تەسکەرە بڕە لە بینی ئەم حکومەتە ئەو حکومەتە بەداخەوە 3 جار 4 جار تەسکەرە لێوە دەگیرێ کەس دێوە بێ پارە بڕوە ئەبەسەی باخەڵی خۆت کێ بزانی هاتنەوە بوون ئەوانت پێیە لە هەر کاتێکە لە ماڵ چوویتە دەرەوە جلوبەرگت پێخت کرد بەبێ پشتێن نەڕۆیشتی پیاڵاوت لە پێ کرد گۆرەوی لە پێ کرد سەیری باخەڵت کرد سەیری تەسکەر و هەوێی خۆتت کرد ئەوە تۆ مسافری دەفەرمێت پێویست ناکا بڵێ وەڵا 80 کیلۆمەتر ئیبن حەزم دەفەرمێت هەر کە لە ماڵ چوویتە دەرەوە ئەم نیشانانەی سەفەرت پێوە دیار بوون 1600 متر 1800 متر نزیکی 2 کیلۆمەتر ماڵەکە سەفەرەکە دوور بوو هەر قەسر و جەمع بکە هەر بۆت هەیە قەسر بکەیت هەندێک فەرمیانە پیامبەر صلی الله علیه و سلم 15 کیلۆمەتر لە ماڵە ڕۆیشتۆتە دەرەوە قەسر و جەمعیشی کردووە حەدیسی لەسەرە کەواتە بەلانی کەمەوە 15 کیلۆمەتر دوور بێ لە ماڵەکەت شوێنی سەفەرەکەت لای ظاهریەکان بۆت هەیە قەسر بکەی وەت هەیە اینجا حەدی واشەیە دڵیە بڕوانادە بە قسەی ئیمام شافعی بکە بە قسەی ئیمام مالیک بکە 88 کیلۆمەتری خۆت ببڕە من بۆ خۆم وەڵا 2 کیلۆمەتر بڕۆم بۆ هەر شوێنێک و پشتێنم کردبێ و خواندەرەم لە پێ کردبێ و سەیری گیرفانم کردبێ پارەم پێیە بۆ خۆم قەسری خۆم دەکەم ئەو قەولە و قەولە ئاسانم بەلاوە باشترە بەڵام ئەگەر زانی بێتم بەجووتیانە عەلەوە چووم و پشتێنم نەبەستۆ و پارەم پێ نییە و هەوێری گیرفانمانێ بەخوا بە خۆشم دەزانم سەفەریەکەم وانە هەر دڵم پێم دەڵێ قەسر مەکە چونکە تۆ سەفەرینی نیشانی سەفەریت پێوە دیار نییە ماوەی کورتکردنەوەکە چەندی کورتکەینەوە دەڕۆی بۆ سەفەر ئیمام شافعی دەفەرمێ نازانی کەی دەگەڕێەوە ئیشی دایرەیەکت هەیە لە سلێمانیەوە هاتووی بۆ پایتەختی هەرێم لە هەولێر ئیشی وەزارەتێکت هەیە کابرا مقاولەتیشی باڵندەرایەتی هەیە کەسێشکەیشی شەهادەیەکی هەیە لە ماڵەوە لێ دەپرسن کەی دێیتەوە ئەڵێ وەڵای خوا ئەزانێ بەو خوا تا ئیشەکەم بۆ تەواو نەبێ نازانم ئەمڕۆ بۆم تەواو بێ دێمەوە بەیانی تەواو بێ دێمەوە دوو بەیانی تەواو بێ دێمەوە نازانی هەتا 17 ڕۆژ بۆت هەیە 17 ڕۆژ مایتەوە هەر بۆت هەیە ئیمامی شافعی دەفەرمێ ئەگەر لە بزانیت 4 ڕۆژت پێ دەچێت بەس ڕۆژی گەیشتن و هاتنەوە بۆ تەیە قەسر و جەمعەکەی چونکە زانی سەفەرەکەت 4 ڕۆژە ئەم قەولانە کامت بەدڵاوانە هەڵبژێرە ئەبوو حەنیفە دەفەرمێت تا 13 ڕۆژ 14 ڕۆژ بۆت هەیە یعنی 12 ڕۆژیان بەبێ منەت قەسر و جەمع بکە ئەگەر زانیت 15 ڕۆژ زیاتر دەمێنیتەوە بۆت نییە قەسر و جەمع بکەیت هەندێکیش دەڵێن ئەم ڕێیان زۆر ئاسانکارە تا لە سەفەر دابێ و دڵت لای ماڵێ بێ هەموو ڕۆژێ لەو شوێنە هەر خۆت بە سەفەری بزانی ماڵۆچکەیەکن نەبێ بنکەیەکن نەبێ لە وتێل بی لە ماڵی دۆست و برادەر بی هەمیشە دڵت لای ماڵێ بێ تا چەند دەمێنیەوە بیکە سەحابە 6 مانگ لە غەزا بوون قەسر و جەمعیان هەر کردووە کاتە بۆت هەیە
تا 3 ڕۆژ بیکە تا 4 ڕۆژ بیکە تا 15 بیکە وڵە تا بۆ ئارەزوو لێ کامە دڵت پێی ئەو دەخواتەوە زانیان لەسەر هەمووی قسەیان هەیە ئەمە چ بوو ئەمە قەسری نوێژ کورتکردنەوەی نوێژ ئەی جەمعی نوێژ واتە نیوەڕۆ هەر 4 دەکەی عەسریش هەر 4 دەکەی بەڵام نیوەڕۆ عەرزم کردی تۆ لە سیارەدایی ناکرێت سیارەکە لەبەر تۆ ڕایگرێ بارانە بچین لەسەر جادە نوێژ بکەی ناڕەحەت دەبی بە هەر حاڵ ڕەفیقدا نیوەڕۆ بانگیدا یەکسە بڵێ وا خوایە گیان نوێژی نیوەڕۆم بردە لای نوێژی عەسر گەیشتەوە ماڵەوە بە ئیسراحەت 4 نیوەڕۆ بکە 4 عەسری لە وەختی خۆیدا دەکەویت مەغریب لە سیارەدای بە ئیسراحەت نێتی قەس و جەمعی دەبێنن نێتەکە چییە یعنی هەر لە دڵ تا بێ بەسە ئەو ماوەیە مردی لای خوا ئەو نوێژە قەرزارنی ئەو نوێژە قەرزانی چکە نێتت هەبووە بیکەی نێتت هێناوە بیکەی کاتەکە دواخستۆ خوا ئەجری نوێژەکەشت بۆ دەنووسێ لە قیامەتی شا محاسەبە ناکاسەوە بۆ نوێژەکەن دەکە چکە نێتت هەیە خوایە بیکەم کە گەیشتمە ماڵەوە گەیشتمە شوێنێکی مرتاح نوێژەکەم دەکەم ئەمە جەمعی پێ دەڵێن جا ئەم جەمعە لە سەفەرا دەکرێت وە لە ماڵش دەکرێت لە ماڵش چۆن نەخۆش کەسێک بە حاڵ تا دەست نوێژێک هەڵدەگرێت فەقیرە بە ناڕەحەتی کە نوێژی نیوەڕۆت کرد نەخۆش 4 کات نوێژی عەزریش بکە مەغریب هەدەبێت دەست و دموچاو بشۆ قاچت بشوێ پاک و خاوێنی خۆت پارێزی میزت بۆ ڕاناوەسێ تا عیشا بە زەحمەت دەست نوێژت بۆ هەڵدەگیرێتەوە سەرمایە گەرمایەکی زۆرە ئاو نییە خەڵک پێوە ناڕەحەت دەبێت مەغریبت کرد 4 کات نوێژ عیشاشی لەگەڵا بکە پێ بڵێ بە کۆکردنەوە پێش خستن جەمع و تەقدیم ئاسانکاری ڕەحمەتەن للعالەمین ڕوحمان بە قوربانی بێ ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم یەک شتی زەحمەتی بۆ ئێمە نەهێشتەوە گوێ لە صحیحی مسلم بگرن ژمارەی فەرموودە لە صحیحی مسلمە 1627 چیە حەدیثەکە دەیگێڕێتەوە ئامۆزا خۆشەویستەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم عەبدوڵڵای کوڕی عەباس شارەزا لە قورئان دەفەرمێت چی جمع رسول الله صلى الله عليه وسلم بين الظهر والعصر والمغرب والعشاء بالمدينة في غير خوف ولا مطر قيل لابن عباس لما فعل ذلك قال كي لا يحرج أمته ابن عباس عبد الله كري عباس دفرمي بيني وما بتشاي خوم واقام لي ابو پیغمبري خاص صلى الله عليه وسلم لشاري خويدا لمدينه ابو لناو مالي خويدا نترسي دجمني لسربو نباران السرماو نەخۆش بوو نە هیچ کێشەیەکی هەبوو نیوەڕۆی کردووە و عەسریشی لەگەڵا کردووە مەغریبی کردووە 3 ڕکاتەکە و 4 عیشاشی لەهێناوەتە پاڵ و کردوێتی سەحابەکان سەریان سوڵما ئیبن عەباس جا پیامبەر صلی الله علیه و سلم نەخۆش بوو بێ نە ترسی هەبوو بێ نە باران بوو بێ بۆ ئەمەی کرد فەرمووی بۆ ئەوەی ئوممەتەکەی تووشی قورسکاری نەبن بۆ ئەوەی ئوممەتەکەی ئاسانکاریان بۆ بکرێ و تووشی ناڕەحەتی نەبن علەمانی شەرحی حەدیث دەفەرمون لەم حاڵەتانەدا میوانت هەیە نیوەڕۆ کۆمەڵە میوانت هەیە و چاوەڕێی جەمعێکی زۆر لە ماڵەکەدا بەهۆی ژنگواستنەوە بێ وەلیمەی مناڵ بێ قەڵەباڵغی دروست دەبێ ژن و ژاڵ کۆ دەبێت تەوانێت سەرا و بەرناکەوێت پەشێوی دروست دەبێت تروان نوێژی نیوەڕۆت حازرە و هێشتا میوانەکان نەهاتون دەست نوێژ هەڵگرتووە کاکە 4 کات نوێژی نیوەڕۆتی خێرا 4 عەسریشی لەگەڵا بکە چکە تۆ لە عەسرا بەرماڵ بێن و لە شوێن نوێژ بکەم و تەوالێت ژنی لێیە و بۆ خۆ ناڕەحەت دەکەی ئەمە هەموو ڕۆژێ نییە ساڵی 1-2 جاری وات بۆ ڕێ دەکەوێت لە حاڵەتێکی میوانداریدا دەچی بۆ ماڵان نوێژی نیوەڕۆت کردووە لە ماڵی خۆتە معقول نیە لە ماڵی کابرای هاوڕێت لەوێدا جا ئەم خانۆ غەربیانە ئێستاش تەوالێت لە دوای دواوە بە ناو 3 هۆڵا بڕێ وەڵڵا میز بە خۆتاکەی لە ڕوود نایە هەندە ببڕی بۆ خۆ ناڕەحەت دەکەی خێرا نوێژی نیوەڕۆت کردو نوێژی عەسریش بکە و ئیتر بە ئیستراحەت بڕۆ بۆ میوانداریەکەت لەو سەر دەگەڕێەوە ناڕەحەت نابی سارەکە لە فڵان شوێن لادەن و ئەوە ئەمە هادەم عادەت نییە هەموو ڕۆژێ نییە پیامبەر صلی الله ئەمەی کرد بۆی ئاسانکاری بێ بۆ تۆ مەوعیدێکت هەیە مەوعیدەکەت دەڕۆی بۆ شەکرا و خواردنەوەیە ڕۆژگار کورتە سعات 2 بۆ نمونە لە پاییزا بانگ دەدات تۆ سعات 2 مەوعیدی شەکرا و خواردنەوەت هەیە لەو سەریشەوە تا دەگەڕێەوە ماڵە بەخوا نزیک مەغریب دەبێت ئای چی بکەم خۆ لەناو هۆڵی شەکرا و خواردنەوە ئەوانەشدا ئێتر مزگەوتی لێ نییە ئاوی لێ دەست ناکەوێت کاکە نیوەڕۆت کە کرد لە ماڵە خێرا عەسرەکەشی لەگەڵا بکە بۆی لە ڕێگادا تووشیان دڵە ڕاوچی نوێژە نەبی ئەوە ساڵی 1-2 جاری واشت بۆ ڕێ دەکەوێت 3 جار بۆ ڕێ دەکەوێت عیادەت هەبوو خێزانت نەخۆشە منداڵت نەخۆشە بۆ خۆت نەخۆشی عیادەی ئێستا چەندە هەمووی دوای نیوەڕوانە بەخوا دەڕۆی تا فەحس و ئەشعین بەرەکەی نزیک مەغریب دەبێتەوە یەکوت معقولە تۆ ژنەکەت بەجێ بێڵی فەقیر یان ژن فەقیر لەکوێ تەوالێت بدۆزێتەوە لەکوێ نوێژ بکەوە پیاوەکە کردی ئەمە ئافرەتە ناڕەحەت دەبێت بەڕێزم هەر لە ماڵەکە نوێژی نیوەڕۆت کرد 4 عەسریشی لەگەڵا بکە بە ئیستراحەت مەغریبیش لە عیادەبووی بیخە لای عیشا بە ئیستراحەت مەغریب بەرە لای عیشا و هاتیەوە ماڵێ بزانە هیچ ناڕەحەتێک لە دینا هەیە
ئەم پەلەپەلەی دەوێت داوای بەرماڵ بکە و لەکوێدا و تەوالی لەکوێ و پرسوجۆی ناوێت دەست نوێژ تازەکردنەوەی ناوێت کە چووی بۆ عادە نوێژەکانی خۆت ئاوا بەجەمع بکە کۆبوونەوەتە بوو کابران بەرپرسێکە و سپاس بەخوا لە وەزارەت و ئەوانە نوێژ دەکات الحەمدولillah پەرلەمانتارێکە نوێژ دەکات خۆ ناکرێت لە کاتی پەرلەماندا بڵێ وەڵام من دەڕۆمە دەرەجارە دەنگ نادەم تا نوێژەکەم دەکەم کاکە نوێژی نیوەڕۆت بلو عەسریش بکە خوا دەکای ئەوەندە چالاکن و خزمەتی خەڵک دەکەن و حکومەتەکە ئەوەندە پێشکەوتە بابە کار ئاسانی بۆ خەڵک و خۆش کار بۆ ئاسان دەکات نوێژ کار بەدەستی حکومەت نوێژەکان بەجەمع بکە تەلەبەیەکی لە مەکتەبای لە جامیعەی لە پەیمانگای ناڕەحەتیت بۆ دروست دەبێت پێویست ناکرد بیکەی لەگەڵ مامۆستا بیکەی بە مناقەشە مامۆستا چۆن شوێن نوێژدیانی نەکراوە کاکە نیۆڕۆ لە مەکتەبای هاتیەوە بە ئیسراحەت لەگەڵ عەسرا جەمعی بکە نیۆڕۆ شوێنێکی نوێژیان بۆ دابین کردووی دەست نوێژت هەیە پوخت و خاوێن عەسریشی لەگەڵا بکە جامیعی وایە لە بەیانیەوە تا ئێوارە تۆ لە جامیعە دەمێنیتەوە بەحست هەیە نووسینت هەیە شاگردی مەطعەمێکە بۆیە پارە وەردەگرێت کە خزمەت بکە فەقیرەسەیەکی وەختی گەرمەی نیوەڕۆیە کە میوان ڕوو دەکاتەوە چێشخانەیە بە تایبەتیوانی ناو بازاڕەکان ئێوە شاگرد مەطعەمە هەموو بچن بۆ نوێژ ئێوە خەڵکەی چێژ دەخوا لێ قبوڵ ناکەن ئەوانە کاراسانیان بۆ هەیە نوێژی نیوەڕۆکە تاخیر کە عەسر مەطعەم بەتاڵ دەبێت بە ئیسراحەتی خۆت دەست نوێژ بگرێت چواری نیوەڕۆکەت کە بە جەمع تاخیر کۆکردنەوە دواخستن چواری عەسرەکەش لە وەختی خۆیان دەکەی چێشتیشت داوە بەینەکەت و وەستاکەشت لێت تووڕە نابێت دینی خوا ئاسانە قوتابی ئێستا 12 زانستیەکان 12 وێژەی سەعیان هەیە مەغریبت کردووە بۆ ئەوەی کەوا جارش کە فکر لەسەر سەعیدا نەچێتەوە دوای سەعاتی نوێژ ئیشاشکە ئەم مەسافەی وەختی ئەم ئیمتیحانانە چەند ڕۆژێکە چەند ڕۆژێکی کەمە نوێژەکان بەجەمع بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە ئەمەی کرد کەی لا یحرج ئومەتەه بۆ ئەوەی ئومەتەکەی ئەم ئومەتە کە نوێژێک بەردەوام لەگەڵیایەتی بۆی قورس نەبێ بەڵام نەیکەی بەعادەت وەکو هەندێک خەڵکیش مسلمانیش هەیە لە هەندێک وڵاتە بینیومە ئەگەوەی زۆر بەدینە نیوەڕۆی کرد مزگەوتیان دادەخرێ عەسریشی لەگەڵا دەکات ساڵ 12 مانگ ئەمە خراپە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا كأتي دياري كراي خوي هي عصر مغرب عشاء بەڵام ئەم حاڵەت و مناسبەتانەی کڕێ دەکەون و بارگرانیت بۆ دروست دەبێ دینی ئێمە دینێکی چییە؟ دینێکی ئاسانە لە بەرنامەی ئاسانتریشە ئەم وتارەم پێشکەشکردن ئومێدوارم سوودێکم بەخۆم و بە ئێوە گەیان بێ و ڕاستیەکی زانستی شەرعیم گەیان بێ و خوا لە هەموو لایەکمانی قبوڵکە خوا عیبادەتمان قبوڵکەی یا ربی خوا لەم شەوی قەدرانەدا لەم کاتە پیرۆزانەدا لەم ماڵی خوادا داوا لێ دەکەین یا ربی خوا تاعەت و عیبادەتمان کەم و کوڕی زۆرە بە گەورەی خۆت بۆمان پڕکەیتەوە کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە و عیبادەتەکانمان لێ وەرگری و ڕەنجمان بەزایە نادەیتەوە ڕەنجی هیچ کەسێکت بەزایە نەداوە یا ربی خوا توێشوبەرەی قیامەتمان بێ ئەم قسانە ئەم بیستنە ئەم بینینە یا ربی خوا شفای نەخۆشەکانمان بدەی لەم کاتە داوانی دڵبەخە من خوا دڵیان خۆشکەی یا ربی خوا ئەو قوتابیانەمان ئەو خوێندکارانەمان کە ئێستا لە ئاستی کۆتایی ئامادەیەکاندان و ئەمڕۆ یەکەم ئیمتیحانیان بوو خوا باش بوو بن خوا لە داهاتوودا باشتر بن هیمەتیان بەرزکەی دڵیان خۆشکەی قەڵەمیان بە بڕشکەی وڵاتی کوردستانمان پڕ لە عیلم و عەمەلی ساڵحکەی لە بەڵا موسیبەت بە دوورمانکەی ڕزق و ڕۆزیمان فراوانکەی دڵمان خۆشکەی سەربەرزی دنیا و قیامەتمانکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر